سەرمایەگوزاری جەنگەکان لەژێر سێبەری مڕاڵ و بەهاکاندا. کورتکراوەی بابەتێکی بەڕێز جوتیار مەڵا ڕەوف. ئەگەر وربینانەتر ئەو شەڕەشی بکەینەوە ناتوانین ئاسان هێزە بزوێنەرە مادیەکانی پشتگوێ بخەین. تەنها باس لە ئاسایش، بەرگری و تۆڵەسەندنەوە یان ڕێگری ناوچەیی بکەین وەک ئەوەی ئەمانە تەنیا بنەما بن. بۆ ئێمە ڕاستگۆیی بەواتای ئەوە دێت کە بە ئاشکرا بڵێن ئەو شەڕە نەک تەنیا پاڵنەرە ئایدۆلۆژیەکانی دەسەڵات و سیاسەت بەڵکو بەرژەوەندیە ئابوووریەکان بنەما هەرە سەرەکیەکانن لەو جەنگەدا. ئەو جەنگە تەنیا پێکدادانی چەند دەوڵەتێک نییە، بەڵکو دەرفەتێکی بازرگانی گەورەشە بۆ ئەو کەسانەی کە قازانج لە بازاڕی چەک و قەیرانی وزە و نائەمنی و باری نائاسایی دەکەن. بۆیە کاتێک سەیری شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران دەکەین هیچ ناکۆکیەکی ئەخلاقی لە نێوان چاکە و خراپەتە نابینین. هیچ لایەنێک نابینین بە ناوی مڕاڵی مرۆڤایەتیەوە بە شێوەیەکی باوەڕپێکرا و مامەڵە بکات، بەڵکو پێکهاتەی ئەو دەسەڵاتانە دەبینین کە لە ڕووی سیاسیەوە پاساو بۆ توندوتیژیەکانیان دەهێننەوە. لە کاتێکدا لە پاشخانە واقعیەکەدا بازاڕەکان کاردانەوەیان دەبێت و بەرهەمهێنانی چەک و تەکنۆلۆژیای سەربازی و نرخی نەوت بەرز دەبێتەوە، گرێبەستی نوێ واژۆ دەکرێن. لە ناوەڕاستی پەرەسەندنی شەڕەکەدا ئەمریکا ڕەزامەندی لەسەر فرۆشتنی چەک بە 3 وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەهای زیاتر لە 16.5 ملیار دلار پەسەند کردووە. لە هەمان کاتدا کۆشکی سپی داوا لە بەڵێندەرانی بواری بەرگری و ئاسایش دەکات کە بەرهەمهێنان خێراتر بکەن و بە گوێرەی ئاژانسی ڕۆیترز ڕەنگە پێویستیەکانی پێنتاگۆن بۆ ئەو جەنگە بە بڕی 50 ملیار دلاری دیکە زیاد بکەن. ڕێک لێرەوەیە کە نالۆژیکی سیاسی ئەو شەڕە دەردەکەوێت، شەڕێکە بە ملیارها دلار گرێبەستی تێدا پەسەند بکرێت و بازنەکانی بەرهەمهێنانی چەکی تێدا فراوان بکرێن و بناغەکانی نوێ کۆنتراکتی چەکی تێدا دابڕژرێن. شەڕێک نییە کە بتوانێت بانگەشەی ئەوە بکات کە ئامانجێکی مڕاڵی و ئینسانی هەیە و لە پێناو ژیان و گوزرانی کۆمەلگا چەوساوە ژێر دەستەکاندایە. هەر کەسێک بانگەشەی ئەوە بکات کە ئەو جەنگە پەیوەندی بە پاراستن، سەقامگیری و دموکراسی و بە بەرگریەوە هەیە، دەبێت بپرسرێت بۆچی لە ناوەڕاست و گەرمەی ئەو کارە ساتەدا کۆمپانیا پیشەسازیە سەربازیەکان بەردەوامن لە گەشەکردن. ئاژانسی ڕۆیترز ئەوەی بڵاوی کردەوە کە کۆمپانیای ئلیبیت سیستیمز کە گەورەترین بەڵێندەری بەرگری ئیسرائیلە پێشبینی دەکات دوای ساڵانی جەنگی غەزا خواست لەسەری زیاتر ببێت، کە ئێستاش بەهۆی شەڕی دژی ئێرانەوە داهاتی کۆمپانیاکە لە ساڵی 2025دا بۆ 7.9 ملیار دلار بەرز بووەوە و پشکەکانی لە ساڵی 2026دا زیاتر لە 51% زیادی کردووە، کە ئەوەش ئەو خاڵەیە کە مرۆڤ چیتر ناتوانێت باسی تەنها لۆژیکی ئەمنی و خۆپارێزی و بەرگری بکات. کاتێک شەڕەکان گەشەکردن بۆ کۆمپانیاکانی چەک و بازاڕەکانیان بۆ دەوڵەتان دەرفەتی نوێوە بەرهێنان و بازاڕی نوێ فرۆشتنیان بۆ دابین دەکات، ئەوە دەبێت بوێربین کە بڵێن ئەوەی کە هەیە شەڕی کەڵەکەکردنی سەرمایە و هیچی تر. بۆیە ئەو شەڕە بۆ ئێمە تەنها کارەساتێکی ناوچەیی و مرۆیی نییە، بەڵکو وێنەیەکیشمان پێدەدات کە چۆنیەتی کارکردنی سیستەم و دەسەڵاتی سەرمایەداری مۆدێڕ کە نەک تەنها دەکوژرێت و دەسووتێنێت، بەڵکو لە پەناشیەوە قازانج و سەرمایەش کەڵەکە دەکات. و تا ئەو کاتەی ئێمە بە ئاشکرا دان بەو پەیوەندیانە نانەنین، بەردەوام دەبین لە بینینی جەنگەکان وەکو پێویستێکی مرۆیی بۆ کۆمەلگاکانمان.